نقرآن وحديثي جماعتي كي دياري كراوة نبهشتي جماعتي كي دياري كراوة نخواهي جماعتي كي دياري كراوة نبيغمر خوي هموانا بيغمري هموانا قرآن وحديثي هموانا مانگي كي بيروزا مانگي كي گەورەیە لە دڵی خۆشەویستانی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم مانکی گەڕانەوەی بۆ سەر سیرەتی پێغەمبەر بۆ سەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم و مانگی عاشقانی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم لەم مانگەیە ئێمە هەموو سات و کاتێکی بۆنی پێغەمبەری خوای لێدێ صلی الله علیه و آله وسلم و تازەکردنەوەی بەیعەتە لەگەڵ ئەو پێغەمبەرەیە هەمیشە ئەلبەتە مسلمانان و محبان هەموو کاتێک پێغەمبەر لە دڵیانایە بەڵام بە تایبەتی لەم مانگەیە چونکە مانگی لەدایکبوونی خۆیەتی و ئەم زیندووکردنەوەی ئەم یادانە و ئەم مناسەبات و کۆڕانە گرنگیەکی زۆری هەیە لەم کاتەیە کە دنیا بەرەو مادەگەریە ڕوات و خەڵک تێرکراوە لە شوبهات و لە شکوک و لە شەهەوات و دوورخراونەتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم و بەدەگمەن خەڵکێکەیە کە ئاگاداری سیرەتی پێغەمبەر بێ صلی الله علیه و آله وسلم و پێغەمبەر بناسێ لەوانە لە هەندێک گەنج بپرسیستا ناوی پێغەمبەر چییە و باوکی چییە نەزانێ ناوی باوکی پێغەمبەر چییە نەزانێ پێغەمبەر لە چی ڕەچەڵەکێ بووە کوڕەکانی کێن کچەکانی کێن لە چی زەمانێکا ژیاوە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم پێم وایە یەکێ لە هەر کێشە سەرەکیەکان دووربوونی خەڵکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بۆیە زۆر گرینگە ئەم یاد و کۆڕ و مناسەباتانە و جۆش نەدرێ بەوانی کە ئەڵێن ناشەرعیە و دروست نییە و ساڵەهای ساڵە عولەمای ئیسلام زانایانی ئیسلام خولەفای ئیسلام ئەئیمە گەورەکانی ئیسلام ئەوانەی کەوا زۆر لەم خەڵکانە شارەزاتر بوون لە قورئان و لە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەم یادان هەر کردو هەر بەرزڕیان گرتووە و پێم وایە مەسەلەی مەولود بۆتە ئێستا نظامێکی دەولی یعنی تازە عالم لێ بدعەیە حکوومەت ینی پێی هەڵەسێت و لایانی پەیوەندیدار پێی هەڵەسێ و ئەم مناسەباتان ئەکرێ ینی حەقە هەمومان بیکەینە مناسەبەتێکی گەورە لێرەیە برایەتی و ئاشتەوایی و خۆشویستن بۆ یەکتری دووپاتکەینەوە بیکەینە مناسەبەت و فرسەتێک بۆی کە لە پێغەمبەری خوا نزیک بینەوە صلی الله علیه وسلم مامۆستا و کەسانی کاڵێن بیدعەیە یادکردنەوەی یادی مەولود پێ بۆچی بەو شێوەیە دژی یادی مەولود دەوەستنەوە پێت وایە و کەسانە هیچ تاوانبارە بن بەو قسانە والله هەندێکیان لەوانەیە بستنە ملبی ئەدەبیە بەڵێ تاوانبارە بن بەداخەوە خۆی تێنەگەشتنێکە لە دەقەکانی قورئان و حەدیث وایان لێ کات کە چونکە خۆی ئێمەش شوێنی قورئان و حەدیث کەوتن قورئان و حەدیث علاقەی نییە بە کۆمەڵە خەڵکێک بڵێ هەری ئێمە و ئیتری کەسێکی تر نییە نە قورئان و حەدیثی جەماعەتێکی دیاری کراوە نە بەهەشتی جەماعەتێکی دیاری کراوە نە خواهی جەماعەتێکی دیاری کراوە نە پێغەمبەر خۆی هەمووانە پێغەمبەری هەمووانە قورئان و حەدیثی هەمووانە ئێمەش هەر بە قورئان و حەدیث ئەڵێن مەولود دروستە تێنەگەیشتنێکە لێ بابەتە ئەو ژەوەیە کە ئەوان ئەسڵێکی هەڵەیان داڕشتۆ بنەمایەکی هەڵیان داڕشتۆ کە ئەوی ژەوەیە هەر شتێ پێغەمبەر نیکە سەحابە نێکایت نایە بکرێ